بابەتی ئەمڕۆمان گرنگە و باس لەو لێ هاتووانە دەکەین کە پێویستە ئێمە لە خۆمانە بیدۆزینەوە و پەرەی پێ بدەین بە میوانداری پسپۆڕێکی کارگێڕی و دارایی ئەویش بەڕێز مامۆستا فەلاح حەسەنە. مامۆستا بەخێر بێ بۆ پایانڕۆژ سپاس بۆ ئاوادەبوون. زۆر خێر بێ زۆر سپاس. مامۆستا پێناسەیەکی لێ هاتووی بکەین بزانین لێ هاتووی لە کاردا چییە؟ بەڵێ لێ هاتووی لە کاردا بریتیە لە ئەنجامدانی کارێک بە دقەیەکی یعنی ئێمە ئەکروسی باڵێن بە دقەیەکی تەواو بە دقەیەکی تەواو بە خێراییش. ئەم دوو فاکتەرەمان هەیە هەمیشە کە ئەبێ بوونیان هەبێ بۆ ئەوەی پێی بوترێ لێ هاتووی. تەنها مەرج نییە کەسێکی شێبکە بە دقەتەوە واتە ئێمە فعالیەمان هەیە و کەفاءەمان هەیە. لێ هاتووی بە کوردی با بڵێن کە کاریگەر ببێت ئیشەکانی و هەروەها بە کەمترین کات و بە کەمترین سەرچاوەی بەکاربهێنێت. ئەم دوو فاکتەرە ئەتوانین خلاصەی کەین بەوەی کە هەم بە دقت ببێ هەم بە خێرایی ببێت ئەمە پێوترێت کارامەی. زۆر باش مامۆستا کەسێک کە توانایەکی زۆر باشی مرۆیی هەیە چۆن بتوانێم لێ هاتووی خۆی بدۆزێتەوە دواتر لە کارەکەیدا بەرجەستەی بکات؟ بەڵێ خۆی ئەمە پرسیارێکی زۆر زۆر جوانە لە حەقیقەت چونکە ئێمە کێشەیەک هەیە لەوەی کە خەڵک پابند ئەبێ بە مەسار خوێندنیەوە. من چیم تەواو کردووە ئەمەوێت لەو بوارە ئیش بکەم. ئێمە شەزانی سیستەمی وەرگرتن و تەواوکردنی زانکۆکان و مەساری خوێندن مەرج نییە کەسێک هەموو کەسێک بەدڵی خۆی بووبێ. چەندین کەسمان هەیە کە شتێکی خوێنێ حەزی لێ نییە. دواتر ڕەنگە کۆمەلگا ڕەنگە دۆخی بازاڕی کار قەتیسی بکە لەو بوارەی کە خوێندوێتی. نێڵێ دەربچێڵێت تۆ فلان شتێ خوێندووە چۆن مەسارەکە گۆڕیت. بەڵام ئەمە لە حەقەتە جزئیان کاریگەری هەیە. من باگراوندێکی ئەکادمی وەرگرتووە لە بوارێکی دیاریکراودا ڕەنگە لێ هاتووە بم لەو بوارە. بەڵام لێ هاتوویەکانم تەکنیکیە. توانای ئیبداعم نابێت لەو ئیشە. بۆیە حەز یەکێکە لە فاکتەرە گرنگەکان کە ئینسان حەزی لە چ بوارێکە لەو بوارە لێ هاتووی دەرئەکەوێت ئەبێ بچێتە ئەو بوارە. با من دەرچووی پسپۆڕیم لە بوارێکی معەندا هەبێگەر حەزم لەو بوارە نەبێت ئەکرێت دوای خوێندنیش و دوای مندێتێکیشکردن خۆمی تیا نابینمەوە بوارەکە بگۆڕم. وی لێ هاتوویم هەیە لە بواری دیکەیە. ئەمەش بەدی ئەکرێت زۆر جار لە تەخەسوسات ئینسانەکانە یان ئەو کارانەی کە مرۆین. بۆ نمونە ئێمە لە بواری مارکتینگە پسپۆڕێکی دیاری کراوە کەسانێک ئەی خوێنن و حەزیشان لێ و لە ڕووی ئەکادمیەوە ئەی خوێنن و لە ڕووی ئەمەلیشەوە ئیشەکەکەن بەڵام کەسانێک هەن نەیان خوێندووە ئەو بوارە. سێرکەی تەخەسوسێکی کەی هەیە و سەرکەوتوش ئەبێ لە مارکتینگە چونکە خۆی توانایەکی تێدایە. تواناکان بریتین لە چی؟ لە کەسایەتیەکە ئەو کەسایەتیە کە هەیەی شیاوە بۆ ئەنجامدانی ئەو کارە. ئەمە واکە داخلی ئەو بوارە ئەبێ کاتە سیرەکی حەزی لێکە ئیبداع کاتێدا داهێنانە کاتێدا زۆر سەرکەوتوو ئەبێت. چەندین کەسمان هەیە لە بواری مارکتینگە ئێستا سەرکەوتون دوورشە لە تەخەسوسی ئەکادمی خۆیان لە پسپۆڕی ئەکادمی خۆیان. هەروەها بۆ بوارەکانی دیکەش واتە حەزکردن لەو بوارەی کە ئیشی تیاکەی ئەمە خەڵکی زۆر گرنگە بۆی بتوانی پەرە بەخۆت بێت. لەسەرەوەی تۆ ماوەسا من چەندین نمونەشەی لەوانەیە نمونەم لە بەردەستای بووم مختبەری زانکۆی تاوا کرد بەڵام ئیشی کارەبایی هەکا و زۆر لێ هاتووشەوە چەندین کەسی دیکەش لەگەڵ لای ئیشەکەن وەستای کارەبایە توانێتی لە توانایی کە خۆی هەیە لەو ئیشەیدا بەرجەستەی بکات و کاریگەری باشی هەبێ. بەڵێ زۆر تەواوە. ئێمە تەبان پێناسەی کارامەمان کرد مەهارات با بڵێین سکیڵ بەوەی کە دقەوهینە ئەمە غالیبن پێناسە تقنەکەیەتی. دیوێکی کەمان هەیە کە یینە سەر دیوە مرۆیەکان کارکتەری ئینسان هەیە بە تەبیعەت خۆی ناتوانێت ئیش لەسەر خۆی بکە گۆڕانکاری لە کەسایەتی خۆی بکە. سێرەکەی زۆر جار شیاو نییە بۆ ئەو مەجالەیش کە پسپۆڕی هەیە تێدا. بۆ ناتوانێت پەرە بە خۆی باد لە ڕووی کەسایەتی و ناتوانێت ئیشەکەیشی پەرە پێ بە. ئەمە خاڵێک زۆر گرنگە. دیوەکەی کەیش
پەرەدان بە دیوە تەکنیکەکە ئەو بەڕێزەی کە باسی کرد حەزی لە وارێ حەزی لە کارەبایە ئەمڕۆ سەرچاوی بەدەستهێنانی زانیاری زۆرن و بەردەستە یعنی ئەنتەرنێت کارێکی زۆر هینی کردووە زۆر ئیشتی ئاسان کردووە زۆر سەرچاوی ئاسان کردووە بەدەستی بهێنی پلاس زایدەن بواری تەکنیکی کە ئینسان داخلی ئەبێت بە تەدریب بەڕاهێنان کردن بەشکردن لەگەڵ خەڵکانی پسپۆڕە ئەو شارەزاییە بەدەستهێنە سێرەکی پسپۆڕی نییە لەو بوارە بەڵام زۆر زۆر سەرکەوتووە ئەی باشە دیوەکەی کە تقنی ڕەنگە نەبێت مەسەر مارکتنگ کە نمونەمان هێناوە کەسەکە لەگەڵ کەسایەتی خۆیە زۆر شیاوە خۆی تیابینێتەوە حەزی لێ کردووە زۆر باشە کاکتۆر کاتێ مامانەوێت لێ هاتوویەک لە خۆمانە بنیاد بنین خودت بیدۆزین و کاری لەسەر بکەین پێویستمان بە چه هەنگاوێکە ئایا هیچ ڕێکارێکی تایبەت هەیە کە ئێمە بگرینە بەربۆی کەم لێ هاتووی لە خۆمانە بنیاد نین ئێمە شتێکمان هەیە پێڵین بەڕێوەبردننی خودی ئەگەر تەرجەمە کوردیەکەی تەواو ببێ ئیدارەت دات ئینسان بۆ ئەوەی هەمیشە ئیش لەسەر خۆی بکە ئەگەر کارامە یەکم هەیە بتوانم ئیشی لەسەر کەم و پێشی خەم ئەگەر شتێکیش هەیە لە کەسایەتیما کە پێم باش بێ بیگۆڕم و گۆڕانکاری بەسەرا بێنم پێویستە هەمیشە ئێمە شتێک بکەین هەڵسەنگاندن بۆ خودی کەسایەتی خۆمان بکەین طبعا ئێمە لە ژیانە هەڵسەنگاندن هەر بۆ خۆمانەکەین دایمەن کە ساڵیاڵە بیر بکەرەوە لەهەوە جزئێکیان ڕاستە قسەیەکی شاعیران هەیە بەڵام جزئێکیان ڕاست ئینسان هەڵسەنگاندن بۆ خۆی ئەکا دوو بەشە هەڵسەنگاندەکە بەشێکیان لە ڕووی مادیەوەیە من ئەمساڵ چیم کردو من ئەمساڵ دەستکەوتێکی مادیم هەبووە خانوم کردووە ئەمساڵ خێزانم بەیەکەوەنە ئەمساڵ قۆناغێکی خوێندنم بەسەر بردووە ئەمساڵ فلان سەرتیفیکەیتم بەدەستهێناوە ئەمساڵ ئیشم بە تەرقیم کردووە لە ئیشەکەم ئەمساڵ مەشروعیش خۆمم دامەزراندووە هەتا وەکو دواتر لەم شتە مادیانە بەڵام دیوەکەی کە ئەمەشیان زۆر زۆر گرنگە کە بریتێ لە هەڵسەنگاندنی کەسایەتیم ئایا من ژیرترم ئەمڕۆ چ سفەتێکم تێدایە کە پێویستەکە بیگۆڕم ئیشم لەسەر کرده بێ باشە ئایا من ژیرترم لە ساڵی پار چۆن ئەزانم ساڵی پار هەندێک شت هەبوو من و جەنابەت ڕەنگە مناقشێکمان کردی بێت من زۆر خۆم بە حەق زانیوە و ئەوانە ئەمڕۆ هەڵەکەی خۆم بە زەقیە بینم کە ئەو کات قوبوڵم نەکرد بوو ترێتکەین ئەم ساڵ هەڵەکەی خۆم بە زەقیە بینم ئەمە بەڵگەیەوەی کە من ژیرترم ژیرتر واتە تۆ زیاتر کۆنتترۆڵی خودی خۆت ئەتوانی بکەیت ئەوجا ئەگەڕێی لە سفەتەکانی خۆتە من هەندێک تووڕەیم تێدایە ئەمەوێ ئیشی لەسەرکەم هەندێک تەمەڵیم تێدایە ئەمەوێ ئیشی لەسەرکەم نوقسانیم هەیە لە ڕووی کەسایە لە ڕووی مەهاراتەوە لە ڕووی زمانەوە زمانی ئینگلیزیم پێویستە ئیشی لەسەر بکە ئەمە وا ئەکات کە تۆ بەردەوام مراقبەی خۆت بکەی و ئیش لەسەر خۆت بکەی ئەم ئیشکردن لەسەر خۆدی خۆتە کارامەیەکانت پێشەخە ئەمەیان دیسان دیوە کەسایەتێکە و هینەکەیە دیوە تەکنیکەکە پێویستی بە ڕاهێنانە خوێندنەوەیە خۆماندووکردنە لەو بواری کە ئیشی تیاکەی بۆی زانیاری بەدەست بهێنی ئەمەوێت بۆی ئەم بڕگەیە زۆر درێژ نەبێتەوە نمونەی ئەوە بێنەوە کە دوو کەس وەرە گیرێن بە یەکەوە یەک باکگراوندیان هەیە یەک ئازانستیان هەیە بۆ نمونە هەر بۆ مەجای مختبەرات جەنابەتێناتەوە لە مەجای تاقیقی ئیشەکەن دوای ساڵێک سێرەکە یەشیشیان گەیشتۆتە ئاسێکی زۆر زۆر بەست ئەوەی کە لە هەمان کۆلێج و هەمان دوفعان و هەمان لیڤڵی خوێندن و ئەینا کە سێرەکەی ئەوەی تر هەر لە شوێن خۆیەتی وەکو من هەمیشە ئاڵێم وەکو کرێکار شتەکان ئەکا بەڵام باکگراوندی ئیشەکان نازانێت هەندێک لە زانکۆشان نمرەی ئەوەش بەرزتر بێت لەویکە ئەکرێ نمرەی ئەو بەرزتر ببێ بەڵام من خۆم من ئەکرێت دائیمەن لە زانکۆ کە کەسانێک ئەوائلن سەیرەکەیت لە مستەقبەلە زیاتر ئامادەیان تێدا پێشکەون بەڵام ئەمە مطلق نییە لەسەر هەموو کەسێک من خۆم کە ئەمە ئەڵێم نمونەی حەقت لە بەرچاومە کە دوو کەس هەمان لیڤڵن بە یەک ئاستیش تەخەڕوجیان کردووە و ئەوانە هەمان مامۆستا دەرسی پێوتونەوە کاتێ وەرگیراون لەم تاقیگەیەکە ئیشەکەن دوای ساڵێک سێرەکەی ئەمەیان گەیشتۆتە ئاستێکی کە بە ئاستێکی بەرزتر قساکە لە ڕووی زانستیەوە لە ڕووی تقنیەوە ئەمە پرس بەواکە هۆکارەکەی چیە ئەمە خۆی ماندوو ئەکا لە ڕووی تقنیەوە چۆن وتمان خۆمان
ئەبێ هەڵسەنگان بۆ خۆمان بکەین و کار لەسەر خودی خۆمان بکەین بۆ ئەوەی مەهاراتی شخصی بەدەست بهێنین سکێڵی شخصی بەدەست بهێنین ئسلوبی تەعامل کۆمونیکیشنمان هەتاوەکو دواتر ئەمەی تریان لە ڕووی تقنیەوە ماندوو بووە لەسەر خۆی کە شەو لە ئیش ڕۆشتۆتەوە دانیشتۆلان تەنە شتی خوێندۆتەوە ئەمڕۆ مووقوفێکم توش بوو فلان فاحز بوو ئاوها بوو شتی خوێندۆتەوە هەوڵی یاوە داخلی دەورەی کە بووە ڕەفیقەکەی بە ئاسانتر هەر ئیشەکانی کردووە و جێبەجێ کردو بۆیە سێرەکەی ئەم گەیشتوتە ئاسێکی بەرسەر ئەم بە ڕێزەی برادری لە هێشتا لە شوێنی خۆیدایە بۆیە ئیشکردن لەسەر خودی خۆت زۆر زۆر گرنگە بۆی بزانی و ئیش نەکەی لەسەر شتێکە تیاتانە مامۆستا زۆر جار کەسانێکگەن لێهاتوویەکی زۆر باشیان هەیە بڕوانامەشی هەیە بەڵام هەمیشە بەردەوام گلەی لە بەختی خۆی ئەکات کە ئیشێکی دەست ناکرێت ئەمە بۆچی ئەگەڕێتەوە خاڵی لاوازی لە چیایە چۆن بتوانێت لێهاتوویەکەی خۆی بەکاربێنێت خۆی بدۆزێتەوە کورتێک بە ئێمە لە هینێکی گەورەترەوە سیر بکەین ئەمڕۆ هەر خۆی ئیشدۆزینەوە لە سایەی ئابووری سەرمایەداریدا ئاسان نییە بۆ هەموو کەسێک ئێمە پێشتر هەموودا ئەمەزراوە ئەوانە ئەمڕۆ کەرتی تایبەتە کەرتی تایبەتیشمان هێشت تا لە قۆناغی دروست بووندایە ئێمە لە قۆناغێکی ئینتقالی داین کەرتی تایبەت 10 ساڵ لەمەوە پێش بەم قەبارەیە نەبوو ئەمڕۆ زیادی کردووە 10 ساڵی کە زیاتر ئەبێت بۆیە هەلی کار زیاتر ئەڕەخسێت بەڵام کۆتاییە ئەکرێ ئەم حەقیقەتە بڵێین لە سایەی اقتصادی ڕەسمالیدا کە لام حال هەموو ئابوووریەکی هەموو وڵاتێکە بێ ئابوووریەکەی بەرە و ڕەسمالیت بڕوا لە کۆتاییدا چکە تەنها سیستەمەکە ئێستا ئەتوانین بڵین یان سیستەمێکی مختلط کە ئیشەکە باش ئەو واقعە هەیە کە دۆزینەوەی ئیش هەر ئاسان نییە بەڵام بۆ کە ئەو کەسە توانای هەیە و ئیشیش نادۆزێتەوە یەک دووشت هەیە دائیمەن ئێمە لە بواری خۆ ئامادەکردن بۆ ئیش هەندێک نوقسانی هەیە من گەنج هەیە ئەزانم کە زۆر زۆر بەتوانایە بەڵام لە مقابلەیە من دڵنیام دەجایکە مقابلە بکرێتەوە بۆ ئیشێک کە شیاوە بۆی وەرناژیرێت چکە لە کۆمونیکیشنیا زۆر زۆر کێشەی هەیە یعنی کەسێکی بەتوانایە لە ڕووی زانستەکەی خۆیەوە کە تەواوی کردووە کە ئەو ئیشەی تەقدیمی بووەکە بەڵام کۆمونیکیشنی نییە یعنی کە قساکات ئەمە خەلەلێکە خەلەل دووهەم ئەوەیە کە چۆن CV ئامادە ئەکات چۆن ئەچێ حضوری ئەبێت چۆن ئێمە شتێکمانەیە پێڵێنە حضورە تەنفیدی چۆن ئەو حضور تەنفیدیە لەوێ بەرجەستە ئەکات لە چاو پێکەوتنەکە چکە لە ماوەی 10 دقە چارێکێکە قسەت لەگەڵا ئەکرێت و بڕیار ئەدرێ ئەم کەسە وەربژیرێ یا وەرنەگیرێت ڕەنگە قسەیەکی نەگەتوانە بکات لەو چاو پێکەوتنە ئەمە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە بە چاوێکی هینەوە سیر نەکرێت ئەم شخصە ڕەنگە مبالغەیەکی کردبێت لە وەصفی خۆیدا ڕەنگە CV کە تەقدیمەکە CVەکەی زۆر پرۆفیشناڵ نەبێت فبۆیە CV خۆ ئامادەکردن بۆ چاو پێکەوتن خاڵ دواتر من بۆ وەرنەگیرام سفەتەکان چییە بەڵام من زۆر بەتوانام لەو ئیشەی کە بانک کراوم بۆی بەڵام هەستەکەم لە مقابلەکە تووڕە بووم یعنی هەیە ئەم واقعش ئەبینین و فعلەن کەسێکی بەتوانایە ئینگلیزیەکی باش کۆمپیوتەرێکی باش لە بوارەکەی خۆیان زۆر زۆر بەتوانایە کاتێک قساکەی کەگەیتە ئاستێک ئەوانەی کە چاوپێکەوتنەکەن ئەم مەهاراتانە ئەزانن لە شوێنێکە کە هەستەکەی ئەم کەسە بە کەڵکەتی ئەو جا ئەچیتە سەر کەسایەتیەکەی بزانم قیادیە نا ئەتوانێت کۆمونیکیشن بکات جاری وا هەیە تووڕێی ئەەکەی تووڕێی ئەەکەی سفزازێکیەکەی بزانە ڕەتفعلی چۆنە ینی مەسەرەن بۆ نموناڵی نمرەی دەرچوونە چۆن بوو لە زانکۆ فلانشت جاسناکەەوە نمرێکی زۆر زۆر ینی کەسەکە سفزازەکەی بۆی بزانی ڕەتفعلی چۆنە کابرا مەهارات چاوپێکەوتنی هەیە زانێت چۆن کەسایەتیت بخوێنێتەوە وا بکە ڕەنگە خەلەلێک لە کۆمونیکیشنە هەبێت لەو جۆرە مووقفانە ئەکرێت لە سیڤەکە و دەست پێ بکەین خۆ ئامادەکردن دائما من لە خۆ ئامادەکردن ئەڵێن بە دوو شێوە خۆت ئامادەکە یەکیان لە ڕووی کەسایەتیەوە دووهەمیشیان لە ڕووی ئەوەی کە من ئەچم بۆچی تەقدیمەکە من ئەچم بۆ ئەوەی بم بە میدیاکارێک هەندێک زانیاری بخوێنەرەوە لەسەر ئەو بابەتە ینی
هەندێک زانیاری بخوێنەرەوە جاری وایە من تا کۆمپانیاکە دانیشم جارە چاوەڕێکم بانگ بکرێم کەتەلۆشێکە بینم دامانشە سیر بکەین بکە بزانام کێ هاتووە کەتەلۆکە ببینە هەر هەندێک معلوماتی کۆمپانیاکە بخوێنەرەوە کۆمپانیاکە لە چ بوارەکە ئیشەکە و لە چ ساڵێک دامەزرا ئەم معلوماتانە کە ئەی بەخشیت بەڵگەی ئەوەیە کە من سێرجم کردو بۆ کۆمپانیاکە کە تەقدیمم کردو هەندێک زانیاریم لایە هەر خودی ئەوانەی کە چاو پێکەوتم لەگەڵاکەن بە چاویشکەوە سیرەکەن ئەم کابرا توانای هەیە بە دوای زانیاریە بڕوا و هەروەها سیڤێکی تەقدیم نەکردووە تەلەفۆنی بۆ کرابێ هاتبێت جگە لەوە کە من تەخەسوسەکە چێ تەقدیمی بۆکەم میدیاکاریە هەندێک شتە خوێنمەوە ئەگەر مەبادی ئامیش ببێت لەسەر میدیاکاری بۆ شتێکم پێ ببێت مراجعی زانیارەکان خۆمەکەم دواتریش لەسەر کەسایەتی خۆم جلێک لەبەرکەم من ئەچم بۆ کارێکی مەیدانی تەقدیمەکەم ئیجاب ناکە من بە قات و بۆین باغەوە بڕۆ مەیدانیە من ئەچم بۆ ئیشێکی ئۆفیس ناکرێت ئەکرێت جلێکی قاتێک شتێک مناسبتر بۆ ئیشی مەکتەب و ئۆفیس و ئەمانە کە قساخیت ڕەتفعلی چۆنە بەرامبەر بە حالەتەکان یعنی ئەمانە هەمووی فاکتەرن لە کۆتاییشە ئەزمموی ئیشکردن زۆر زۆر یەکلاکەرەوەیە بۆ وەرگرتنی بۆ جێکردنەوەی خۆت لە بازاڕی کاردا هەنین کەسێکیت هەموو شتێکی باشە بەڵام ئەزمموی نییە ئەمە وەریگرن بەڵام کەسێک کەشەیە هاوشێوەی ئەم ئەزمموی ئیشکردنی پێشووی هەیە لە بوارە وە غالیبن بەرەو ئەوەی کاڕویت ئەی باشە من چی بکەم دائیمەن ئەمە مەعزەلەکەی من چی بکەم ئەگەر هەلی کارم دەست نەکەوێت چۆن ئەزممونم دەستکەوێت ئەگە ئەزممونشم نەبێت لە هیچ کارێکە وەرناگێت کێشەی گەنجانی ئەمڕۆیە زۆربەی بەڵام یەک دوو هین هەیە ئێمە هەر خودی خۆشمان لە چەند هەوڵێکە وەکو ڕێکخراوەکان وەکو ڕێکخراوی قازانجنەویست هەوڵمانداوە کە هەندێک ترێنینگی تەکنیکی بۆ خەڵکانێک ئەوە بکەین بەشی دیکەمان هەیە کە ڤۆڵەنتیرە خۆبەخش ئیشکردن بە خۆبەخش ئەزمونت پێ ئەبەخشێ کۆمپانیا لە ناو کۆمپانیا لەو بوارەی کە تۆ حەزت لێیە هەڵماوەسا خۆبەخش بە کاتی خۆیانی بە مودەتی خۆی نەک نەنە بە تەکید هەر خۆی خۆبەخش نەنا ئێمە خۆبەخشەکانی حکومی باس ناکەین ئەوانی کە بە خۆبەخش دەرس ئەڵێنەوەیان بە خۆبەخش خزمەتەکەن لە دایرەیەکی حکومی بە مەبەستی دامەزراندن ئێمە بۆ خودی خۆم کە ئەزمونمان نییە من ئەزمونم نییە و تازە خڕیجم تازە تەخەڕوجم کردووە چۆن ئەزمون بەدەست بهێنم ئەچم بۆ هەر شوێنێڵە ئەزمونت هەیە نەخر وەرم ناگرێت ئەگەر هاتو من ئیشم کرد بە ڤۆڵەنتیر 3 مانگ 6 مانگ ڕەنگە ساڵێک ئەم ئەزمونە ئەم مودەیە سفادەی چییەکە خۆ تۆ لەو مودەیە هەن نەوەستاوی هەمیشە سیڤ ئەنێری بۆ شوێنانی کە دوو سوودی هەیە سوود یەکەمیان ئەزمونێکی عەمەلی وەرەگریت من هەمیشە ئەڵێم ئەو دکتۆرەی کە تەخەڕوج ئەکا لە کولیەی تۆپ شەهادەکەی هەیە تەبیبە بەڵام بە ممارسە تەبیب نیە لە نەخۆشخانەکان هەبێ بە تەبیب لە مەجال عەمەلیە باشە هەمان شت مهندس هەمان بواری کارگێڕی کە ئەچێتە ناو کۆمپانیا سەیرەکە بەڵام پێویستی بە باگراوندە ئەکادمیەکە هەیە ئەوجا ممارسە عەمەلیەکە لەم فترێکە وەکو ڤۆڵەنتیر ئیشەکات ئەزمون وەرئەگرێت کاتێکە ئەچێت بۆ هین ئەزمونت هەیە بەڵێ ئەزمونم هەیە ئەمەندە ئیشم کردووە لە فڵان شوێن ئەمە سوودێکی هەیە کە تۆ بووی بە خاوەن ئەزمون بەشی دوو هەمی ئەوەیە کە هەستەکەم تۆ مبادریت یعنی تۆ دەست پێشخەریت هەیە دانەنیشتووی چاوەڕێ بکەیت لە شوێنێکا وەربگیری ئەو ڕۆحەت تێدایە بە خۆبەخشی ئیش بکەیت ئەمەش هەر قوتێک قسەی تو ماوەسا خاوەن کۆمپانیایەکە و ماشەڵڵا وەزی زۆر باشە ڕۆژێکە باز لە ئەزمموی کاری خۆی بۆم نەکرێت لە کۆمپانیایەک وتم من 6 مانگ دێم بە خۆڕایی ئیشتان بۆکەم ئەی 6 مانگ ئیشم بۆ کردن و زۆر بە باشی و زۆر بە لێ هاتووی دواتر وتم تاو من 6 مانگەکەم تاو کرد ئەڕۆم هی خاوەن کۆمپانیاکە وتی وەڵڵاهی چەند ئەڵێ ئەدەمێ چەند موچەت ئەوێ ئەدەمێ مەڕۆ لێرە بمێنەرەوە وەڵڵاهی موچەم نایە بەس ئەتوانم لەگەڵ تا شەریک بوو بۆ بەرجە ئەمێنمەوە ئێتە لەگەڵ بووم بە شەریک وتی بۆ مەرجەی کات چکە نەهات بەلای کارەکە خۆی من بوومی شوکارەکانم جێبەجێکرد لەو بارەیەوە مەبەستمەوەیەکە ئەو خۆبەخشی هەندێک جار زۆر کاریگەریە بە ئەگە بەلێهاتووی بە جوانیشی تیا بکەین ئەمەیان کە ئەم مەوقفە ئەگەر من خوێندنەوەیەکی بکەم دوور بە دوو ڕاست بێیان نا بەڵام خوێندنەوەی من ئەوەیە کە ئەم کەسە سفەتێکی تێدایە کە ئەڵکە تێڵێن سفەت کەسایەتی هەست بە بەرپرسیارەتی ئەکا بەرامبەر بە هەر ئیشێک ئەنجامی ئەیە
کە ڤۆڵنتیر بووە هەستی بە بەرپرسیارەتی کردووە بەرپرسیارەتی خستۆتە ئەستۆی خۆی کە خاوەن ئیش نییە بە نزیکی شەکەیە ئەمە وای کردووە کە متمانەیەک بەدەست بهێنێت بەڵێ ئێمە خوێندکارمان هەیە بۆ هین چێ بۆ تەطبیقات ڕوئەکەنە کۆمپانیا و ئینەکان کۆمپانیاکە دوای ئەوە وەری ئەگرێتەوە ینی ئەو حالەتانەمان هەیە سیرەکە ڕاستە خوێندکارە بۆ قۆناغی چوار ئێمەینێکمان هەیە تەطبیقێکمان هەیە یەکمانی ئەو یەکمانگە لەوێ بۆ سیرەکە ئەمە بەکەڵکی ئەوەیە کە سوودی لێ ببینرێت باتر هەر لەو شوێنە دامەزراوەتەوە زۆر باشە مامۆستا لەبەرەوەی بە کاتمان کەمەوە بە ئەمە کەم بە کۆتا پرسیار و پرسیارێک یعنی گرنگ کە لە زۆربەی پسپۆرانەوە بیسین کە بۆ فێربوونی لێهاتوویەک 20 کاتژمێرە پێویستە بەڵام زۆرێک لە خەڵک ماوەیەکی زۆریان بەخۆ بڵێ 20 ساڵیان پێشە بووی کە دەست پێ بکەن ئەم لێهاتوویە لە خۆیان نابنیاد بنی ئەم تەمەڵێ بۆچی گەڕێتەوە چۆن بتوانین ئەها لەوە ڕزگارمان بێت و دەست پێ بکەین بۆم بۆرەگەر بە تەواوی تێگەشتم بۆ بنیادنانی هەموو کارامە 20 ساعت پێویستە بەڵێ تقریبا نین بەپێی کە پسپۆران باسییان ئەزانی هەندێک قسە ئەوترێت ئێمە هەمیشە ئیشەکەین لەسەر بنیادنانی مرۆیی تواناسازی بەڵام لە حەقەدا هەندێک قسەش ئەکرێ لەم بوارە زیاتر قسەی خەیاڵە یان تەمەنیە مهارات بۆ مهارات فەرقەکە ئەو فەرقی هەیە بەس بۆ منە فێربوونی زمانێک کەوتۆتە سەرەوەی کە بۆ منەتەوە چەندێک ڕۆژانە کاتی بۆ تەرخانەکەی ئەمانی بە ئەکیدی واولێکە لە بوارەکە لێهاتووی بی کە ئەمەد بۆ دەستپێکی لێ خۆی مدەتێک نییە گرنگ دەستپێک دەستی پێ بکەی مدەتێک نییە حتا لە ڕووی زمانیشەوە مدەیەک نییە بڵێ ئەم زمانە بە ئەمەندە فێرە بم یعنی من دائیمەن بەو کەسانە ئەڵێم زمان جارێک یەکێکە لەو خاڵانەی کە زۆر گرنگە فێری ببن بەدەر لە پسپۆڕێکی خۆت بەدەر لە بڕوانامەی ئەکادمیەکەی خۆت زمانێکێکە لە بوارانەی کە ئەبێ ئیشی لەسەر کەوت و فێر ببی زائیدەن کۆمپیوتەر بۆ ئەم دووە داخلی جامعەیەکی هەمیشەیت ئەکەن کە پێوترێ گوگڵ ئەنتەرنێت یا یوتیوب یا هەرچی ئەگە بتوانانی بە جوانی بەکاری بێنی بەڕاستی زانکۆیەکە لە هەموو بوارەکانە زانیاری بەدەست بێنی بەڵام من حەقیقەت خودی خۆم لەگەڵ ئەوە دانیم کە مدەتێک دیاری بکرێت بۆ هیچ مەهارەتێک کە بەدەستی بهێنی بۆ هیچ کارامەیە کە بەدەستی بهێنی مەسەن باز زمانەکە ئەڵێم بە هیچ شێوەیەک سەیری ئەوە مەکە کە ئەوترێت لە ماوەی مانیەکە فلانسی قساکەی یعنی بە ڕەوانی قسەکەی لە ئینگلیزیە ئەمە واکە کە دوای مانیەکە ئەگەر سەرکەوتونە بم هەستەکەم خەڵەکە لەم نایە بەس واقعەکە وانە ینی واقعەکە تۆ گرنگەوەی دەستی پێ بکەیت مدەکە چەند ئەخایەنێت زانە ئینسان هەتاوەکو بژی مەهارات بەدەستهێنێ وە ژیرتری شەبێت جەنابەت فەرمووت کۆتا پرسیار بێ بامش بەمە کۆتایی بهێنم ئینسان هەتا ببێشت بەدەستهێنێت هەتا بژی ڕۆژێکیان من ئەم قسەیەم کرد وتم ئینسان هەتاوەکو بژی هەموو ساڵ ئەبێ لە ساڵی پێشووتر ژیرتر ببێت ژیرتر ئەبێت ئەیتر کە دانیشتە بووین دکتۆرەیە کە ئوستادی خۆم بوو لە دراسات عولیا ئێستا متەقاعدە و ئەنا دانیشت بوو ئەوش حەزوری هەبوو جا وەک شتێک ویستم تعدیلی قسەکە بکەم وتم هەتا بمێنێ دوایی سێرم کرد کە ئەو تەمەنێکی هەیە دانیشتووە ڕەنگە لە تەمەنانێکی معەیەن دایتر بگەیتە ئەو پەڕی ژیری تر ئەوە نەمێنێت کە لێ وتی ناناتێکی مای قسەکە تەواوە من ئەم ساڵی 60 شتێک تەمەنمە ئەم ساڵی هەستەکەم لە ساڵی پار ژیرترم ئەمەیەکە هەموو ساڵ لە ڕووی کەسایەتیەوە شت بەدەسەهێنێت و ئەشکرێت لە ڕووی دیوەتیقەنیەکان مەهاراتیقانی لە ڕووی زمانەوە هەتا بەکاری بهێنی زیاتر پێشەکەویت بەڵام من لەگەڵ ئەوە دانی مددا لەگەڵ ئەوەدام کە دەست پێ بکەی حافزێک هەبێت کە دەستی پێ بکە سێری ئەوە مەکە کە من کەی بە ئەنجام ئەگەم چونکە بەدەستهێنان کارامەیی لە ڕووی کەسایەتی و لە ڕووی تەقەنیشەوە کۆتایی نییە و پەیوەست نییە بە مودەیەکی دیاریکراوە یەخوا دەست خۆش مامۆستا گیان زۆر بەخێر بێ زۆر سپاس دەکەین مامۆستا حەسەن سپۆری کارگێڕی و دارایی یەخوا بەخێر بێ زۆر سپاس دەستان خۆش کاتت بێ بەخشی